بەنای خۆی گەورە بەخێر بێن بەڕێزان ئەمڕۆکە لە ئیدارەی سۆران پێشوازیمان لە لیژنەی هۆشیاری نیشتیمانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان کرد کە لەلایەن لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی باڵا هەیە و لەلایەن ئەو لیژنەیەوە لیژنەیەکی دیکەی هۆشیاری نیشتیمانی بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان پێکهێنراوە. بە خۆشحاڵی ئەمڕۆکە وەبزانم یەکەم وێستگیان لە دوای دروستبوونی ئەو لیژنەیە ئیدارەی سەربەخۆی سۆران بوو لەگەڵ بەڕێز دکتۆرە خەبات ڕاوێژکار لە ئەنجومەنی وەزیران کە سەرۆکی ئەو لیژنەیە. هەمووتان دەزانن ئێمە کە مەترسیەکانی مادە هۆشبەر لە هەرێمی کوردستان لەوانەیە لە دیاردەوە بوو بێت بە حاڵەت احتیمالی وە هەیە و ئێمە دەبێت هەموو ئامادەکاریێکی بۆ بکەین بۆ ئەوی بتوانین چۆن ڕۆبەڕووی ئەو مەترسیە گەورەی ببینەوە و کە کاریگەریەکی نەرێنی زۆری لەسەر باری کۆمەڵایەتی و لەسەر زۆر کێشە و گرفتەکانی تکەش هەیە و ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران کە ناوچەیەکی سنوورینە لەوانەیە شوێنی ئێمە هەستیارتر بێتر لە شوێنەکانی دیکە بۆ ئێوە بۆ دەبێت ئامادەکاریەکانی ئێمە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم مەترسیە زیاتریش بێتن لە شوێنەکانی دیەوە. ئەمڕۆکە لەو کۆبوونەوە لەو گفتوگوۆیە بە ئامادەبوونی هەموو لایەنە پەیوەندیدارەکان هەر لە پەروەردە و لە تەندروستی لایەنی ئاینی هێزە ئەمنیەکان و بەڕێوەبەراتەکانی نەهێشتنی مادە هۆشبەر ڕێکخراو نووسینگە و بەڕێوەبەراتەکانی تاوانە ڕێکخراوەکان کە مادە هۆشبەر بێکێک لەوانەدا دارنەدرێتن کە تاوانی ڕێکخراوە. ئێمە لەو مەترسیانە بە وردی گفتوگۆ بکەین و بەرنامەیەکی باش دابنێن. ئێمە دوو بابەتمان هەیە کە قسە لەسەر بکەین. بابەتێکیان هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و گەنجانمانە لە مەترسیەکانی ئەو دیاردەیە و بابەتێکیش لە بابەتە ئەمنیەکەیە چۆن ئێمە کار لەسەر ئەوە بکەین کە ڕێگری لە بە بازرگانیکردنی ئەو مادەیە بکرێتن و بە ئیجراعاتی تون بەرامبەر ئەوانە بکرێت کە کار بە بازرگانی مادە هۆشبەر دەکەن. بۆیە زۆر گرنگە هەموو ئەو لایەنانە لە پەیوەندیدار ئێمە بتوانین هەماهەنگی و هاوکارێکی تەواومان هەبێتن بۆ ئەوەی هەم ئامادەکاری بۆ ئەو مەترسیە بکەین و هەمیش پلانی داهاتوومان چۆن دەبێتن بۆ ئەوەی بتوانین بە وەکوڵڵی ڕێگری لەو مەترسیە بکەین. بۆیە ئەمڕۆکە لە دوای سەردانی ئەو لیژنەیە لە ئەنجومەنی وەزیران ئێمە لەگەڵ بەڕێز دکتۆرە خەبات و هەموو ئەو لایەنانەی پەیوەندیدار لە ئیدارەی سەربەخۆی سۆران و هەموو ئەو ئەندامانێک کە لەو لیژنەیەشدانە هەر ئەندامێک لەو لیژنەیە مختصە بە لایەنێکی پەیوەندیدار ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەموو ئەو بەڕێوەبەراتیانێک کە پەیوەستن بۆ بابەتە لەو کۆبوونەوەیە ئامادە بوون و بە ئامادەبوونی خەمە بەڕێزەکانیش و بەڕێوەبەرێکی شتێکان بۆ ئەوەی گفتوگویەکی تەواو لەسەر ئەم مەترسیە بکەین و هیوادارین لە بابەتی هۆشیارکردنەوە بە تایبەتی ئەوەی کە ڕۆڵێکی باشی دەبێتن ڕاگەاندنەکانن. ڕاگەاندنەکان دەتوانن ڕۆڵێکی باش ببین بۆ ئەوەی هەموو ئەو هەڵمەتانەی کە ئێمە دەستی پێ دەکەین لە ئیدارەی سەربەخۆی سۆران و بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ ئەو لیژنەی لە ئەنجومەنی وەزیران ڕاگەاندکارەکان دەتوانن ڕۆماڵی هەموو ئەو چالاکیانە بە گرنگی پێ بدەن و هەوڵ بدێتن زۆرترین هەواڵ لەو چالاکیانە بگاتە هاوڵاتیان و ئەو مەترسیانەی کە هەیە بە هەبوونی ئەو بابەتە و بە هەبوونی ئەو کێشەیە بگاتە هاوڵاتیان بۆ ئەوەی هاوڵاتیانی ئێمە بە دوور بن لەو مەترسیە. هەمومان دەزانین ئەگەر لە ڕابردوو دوژمنانی کورد بە زۆر ڕێگا هەوڵی قڕکردنی کوردیان دابێتن دیارە ئەمە ئەوەی ئێستا کە هەیە لەوانەیە ئاسانترین ڕێگا بێتن بۆ ئەوەی بتوانن زەفەر بە گەنجی و بەلاوی ئێمەدابن و بە خێزان و ماڵ و منداڵی هاوڵاتیان و ئێمەی کورددابنێن بۆی بتوانن لەو ڕێگایەوە چونکە ئەگەر وەکو دڵی مادەی هۆشبەر ینی کە هۆشت لە خۆت نامێنێت کە هۆشت نەما ئیتر دەتوانانی لە نەک هەر بابەتیەوەی کە ئیدمان دەبیتن بە مادەی هۆشبەر بەڵکو دوای ئەوە کە ئیدمان بوو دەتوانێت زۆر شتیت کەشیان پێ بکرێت و زۆر کاریتکەی خراپیان پێ بکرێتن. بۆیە بەڕاستی ئێمە دەبێت ئەو مەترسە لە بەرچاو بگرین و دیارە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینە نوێی حکوومەتی هەرێمی کوردستانیش لەو بابەتە گرنگیی
زۆر تایبەت دەداتن و ئێمەش لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەموو هەوڵێکمان درێن بۆ ئەوەی هەماهەنگی و هاوکارێکی تەواو لەگەڵ ئەو لیژنەیە دروست بکەین بۆ ئەوەی بتوانین زۆرترین وشیاری بگەینینە هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران. من جارش کە سوپاسی بەڕێز دکتۆرە خەبات دەکەم کە هەرچەند کێشاوە لێرانە ئێمەش هاوکار و هەماهەنگیان دەبین. ئەگەر بابەتێک کوێکە من باسم نەکرد حەز دەکەم دکتۆرە بەخۆی ئیشارەتی پێ بداتن نازم ئەگەر بابەتێکە هەیە ئەیشەڵامە سپاسی تۆ دەکەم کاکەلگورد هەر کە تەلەفۆنم بۆ جەنابیان کرد زۆر بە خۆشحاڵیەوە ئیسعدادی و خۆی پێشاددا. ئەمە یەکەم جێگایە کە اختیارمان کرد کە ئیدارەی سەربەخۆی سۆرانە بۆ وەی کە هەڵمەتی هۆشیاری لێ بکەین. هەڵمەتی هۆشیاریەکەمان کە دەست پێکرایە تەبانەوە بە ئەمری سەرۆکی وەزیرانە بە خۆشحاڵیەوە هەموو پاڵپشتێک بۆ ئێمە دەربڕیە و هەروەها جێی باسە کە باسی برایانی ئاسایش بکەم لێرە و دەستخۆشیان لێ بکەم کە بەڕاستی ئیشی خۆیان بۆ پەڕی بە ڕێژ و بۆ پەڕی بە چالاکی دەکەم. زۆر سپاسی ئێوەش دەکەم کە ئەوە هاتین. خەباتخانی باسی کرد کە یەکەم شوێنێک هەڵبژێردرا بۆەوەی دەست بۆ هەنگاوانە بکرێت. ئەمەمانایەوە گەێنێت کە ئێرە مەترسەکانی ئەوەندا گەورە و جددین یان هۆکاری دیکەی لە پشتەوە لە ساڵی 2016 تاوەکو 2019 کاگەڵ لێرە زۆر چالاکی ئاسایشمان دەبینین لە دەستبەستەداگرتنی مادەی وەربەر و گرتنی ئەو کەسانی هەم بازرگانی گەورەکەن هەم بەکاری دەهێنن. دوو سێ ساڵێکە ئەو بابەتە نەماوە ئایا بەجددی ئەم ئەکرێم مژدەخۆشەڵا بین کە لێرە کەم بۆتەوە یان چالاکی هەموو ڕاناگەێن. بەڵێ طبعاً ئەوە تازە لە راپۆرتی بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکان لە هەولێر یەکێک لەو خاڵانەوە بکە جەنابەت باست کرد کە پێشتر ڕێژەکە زیاتر بووە. بە خۆشحاڵیەوە کەوەی ئێستا باس ناکرێتن کۆنتترۆلەکە باشتر بووە و ڕێژەکەش کەمتر بوویتەوە بەڵام ئێمە هیچ کاتێک وەکوڵی پشتی لێ ناکەینەوە و بە بەردەوام وای دادێنین کە مەترسیێکی گەورەیە بەڵام ئەو داتانە کە کەم بۆتەوە بەڵێ ئەوەی کە تازە لە راپۆرتەکە باس کرا بەڵام من لێتان ناشارمەوە راپۆرتەکە لەوانەیە بۆ ئێمە وەکو کورد زۆر دڵخۆشکار نەبێتن چونکە ئەو بابەتە بابەتێک کە بەنسبەت ئێمە بابەتێکی تازەیە ینی ئەوە لە ڕابردوو لە بەخۆشحالی و لە هەرێمی کوردستان نەبووە بۆیە بۆ ئێمە ئەگەر ڕێژەیەکی کەمیش بێتن بۆ ئێمە ڕۆژەیەکی یەکزار زۆرە چونکە هەرێمی کوردستان و ئێمەی کورد بەوە ناسرابوون کە هیچ کاتێک ئێمە لەو بابەتەوە زۆر بە دوور بووینە بەڵام وەکو باسم کرد دیاڵە ئێمە دەبێ هەندێک شتی ئەگەر بێخینە چوارچێوەیەکی سیاسیشەوە دەبێت زیاتر ئامادەکاریمان بۆ بێتن بۆ ئەوەی تووشی ئەو لەو مەترسیە خۆمان بپارێزی. ئێمە نەخێر بەس بۆ خۆمان وارێک کەوتین کە یەکەم سەرداتمان بۆ ئیدارەی سۆران بیت. ڕابردوو هەنا بێگومان چالەکیەکان زۆر باش بووە میتوانێت لە دەواازە سنووریەکان هەم ڕێگە فرانسێت هەم بەکارهێنەران دەستگیر بکرێ من دوکۆڵی لەوە ناکەین بەڵام بێگومان بوونی ئەو کەسانش کە توشبوون لەو ناچێ هەیە ژمارەی هەیە کە توش بووە بۆ تاستا بی لەوە نەکرێتەوە چاکسازیەک بۆ توشبووان لێرەدا بنرێت کە ئیداریستە بخۆی ئێستا بەر دەڕگەت بۆ پارێزگا ماوەی دەکەم حکوومەت بیری لەوە نەکردێتەوە دەستگایەکە شوێنێک دابنی بۆ چاکسازی. بەڵێ طبعاً بەڕخسەتی دکتۆری ئەمە تازە باسم کرد ئێمە بابەتێکمان هەیە قوربانی ینی چینێکمان هەیە کە قوربانی دەستی مادی هۆشبەرەوە چینێکشمانێک کە بازرگانی پێ دەکات ئەوەی کە قوربانی دەستی ئەو هێرشەیە ئێمە دەبێت وەکو حکوومەتی هەرێمی کوردستانیش و وەزارەتی تەندروستیش کار لەسەرەوە بکرێتن و کارش لەسەر دەکەین بۆ ئەوەی سنتەرێک بۆ زارشی کە ریهابیتیشن و گەڕانەوەی ئەو کەسانە بە شێوەیەکی تەندروستی بە میکانیزمێکی تەندروست بۆ ئەوەی زارێکی کە لەو بابەتە بە دوور بخرێتەوە چونکە خۆتان نەزان ئەوەی کە تووشی ئەو حاڵەتە دەبێتن ئەوە نییە تو یەکسەر ئیجرعاتی لەگەر بکەی و بیگری و قەتعیکە لەسەری دەبێت بە شێوەیەکی تەندروست هەوڵ بدرێتن جارشکە بگەڕێتەوە سەر ڕێزکە و ڕێڕەوی خۆی بۆ ئەوەی جارشکە ژیانشی ئاسایی پێک بینێتەوە. دکتۆرە لێرانە ئەو لەو کۆبنەوەی یەکێک لەو خاڵەنە باسی کردووە ئەو نووسراوی کە ئاراستی ئەنجومەنی وەزیرانیش کراوە بۆ ئەوەی سنتەرێک بۆ جارشکە بۆ ریهابیتیشن بۆ ئەو خەڵکانێک کە توشبوون و قوربانی ئەو هێرشێنە بکرێتەوە بۆ ئەوەی ئێمە جارشکە کار لەسەر بکەین. ئەوەی کە باز دەکرێتن لەوانەیە سۆران حاڵەتەکانیش ڕاستە لەوانەیە سنتەرێک بتوانین بکەینەوە بەڵام عەدەدەکان کەمن ئەگە سنتەرەکان لە شوێنش کەش بکێت و ئێمە دەتوانین هاوکاریان بین بۆ ئەوەی سەردانی ئەو سنتەرە بکاتن بەڵام
ئەوەی کە دکتۆرە باسی کردمە بەدواداچوونی بۆ دەکەین لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری تەندروستیش بۆ ئەوی بزانین کێشەکان لە وەزارەتی مالیە لە چێندران وەستەوە هەتا ڕاستەخۆ مداخەلە بکەین بە زووترین کات ئەو سنتەرە دروست بکرێتن بۆ ئەوەی ئەو خەڵکانەی کە توشبوونە ئێمە بە سزنکردن و یان بە عقوبەدان لەوانەیە چارەسەری ئەو بابەتان نەکرێتن بە تایبەتی وەکو باسم کردێ لێکیان جیا بکەینەوە قوربانیەکان جیا بکەینەوە لەگەڵەوانە کە کار بە مادی هۆش بێت لەسەر ئاستی هەرێمی کوردستانی لەو جیراوانەی کە هەنا گلەی لەوە ئەکەن جیاوازی ناکرێت توشبوو لەگەڵ شێوازێکی تاوانی دیکریتی بەیەکەوەنا لە ئاستی جیهان وانیە هەر یەکە کە توشبوو بۆ لە هەرێم ئەوە نەکراوە چاکسازی بکەن بەڵێ ڕاست دەفەرمووی هەتاکو ئێستا وا بووە ئێمە خۆشبەختانە لە پێش 2 ساڵ پێش ئێستا بیرمان لەوەی کردەوە کە سنتەرێکی ریهابیلیتیشن بکەین بەڵام مشکلەی دارایی وای لە حکوومەتی هەرێم کردیە کە هەندێک دەستی مقەیەدە زۆر شت ناتوانێت لەبەروەی بە خۆشحاڵیەوە حکوومەتی ئیمارات وەختی خۆی 2 قوتابخانەی دروست کرده بوو لە شەقلاوە بۆ پەنابەرەکان ئێستا ڕادستی ئێمەی کردیە کە ئێمە بە مەبلغێک ئەو 2 قوتابخانە بکەینە سنتەرێکی ریهابیلیتیشن سنتەر پارەکە جەنابی سەرۆکی وەزیران بە خۆشحاڵیەوە ڕەسەن موافقە بووە و پارەکە ئێستا ئەم ڕشتەکەی هەموو دەرچووە بەڵام کێشەکە کێشەی وەزارەتی مالیە کەنجین ئیطلاق سەرفی ئەو پارە دەکرێت کە ئێمە ئەو 2 قوتابخانە بکەینە سنتەری ریهابیلیتیشن ئەوە لە ناحیە حکوومەتەوە بە شێوەی مؤقت بەڵام حکوومەت طبعا لە پلانیدایە کە سنتەرێکی هاوچەرخ دروست بکرێ و ئێستاش دووشەی شەریکە هەنا بە نیزامی PPP سەبی پرایڤێت هاتینە پێش کە 3 سنتەرا دروستکەن لە هەولێر و سلەیمانی و دوهۆک ئێمەوە دیراسەتی ئەو سنتەرانە دەکەین. گفت چی ئەکەن بۆ پێیداری سۆران هاوسنگ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و لەگەڵ تورکیا زۆر جار باس لەوە بکرێت کە کۆماری ئیسلامی ئێران یەکێک لەوانەی کە زیاتر مادەی هۆشبەر دێتە هەرێمی کوردستان بۆ ئەوی سنوورەکان تونتر بکرێت بە تایبەتی لە دەروازەی حاجی عومەرە بۆ ئیدارەی سۆرانیش ئایا هیچ کەسێک یا بازرگانێک هەیە کە بڵێ تۆمەتێکی وای لەسەر بێت و دەستگیر نەکراوێت کە بازرگانی بە مادەی هۆشبەرەکە پرسیارش بۆ خەباتخان ئەو هەڵمەتە نیشتیمانیت چی لەخۆ ئەگرێ بۆ ئەوەی کە زیاتر پەیامێکی هۆشیاری بڵاو بێتەوە پێشتان وایە زیادکردنی سزا چ بە پێبشاردنەکە بێت چ بە بەندکردن بۆ کارێک بێ بۆ ئەوەی تاک بەخۆی دابچێتەوە ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لەو بابەتە پەیوەندێکی باشێ و هەماهەنگیی باشش هەیە بۆ ئەوەی بتوانین بێکەوە ڕێگر بین لەوەی کە ئەو سنوورانە بەکارنێنرێتن بە تایبەتی خەڵکێکی زۆری گەشتیاری کۆماری ئیسلامی ئێران ڕوو لە هەرێمی کوردستان دەکاتن و بەم نزیکانش ئەو بۆ ساڵی سێم دەچێتن هەموو ئەو زیارەتکارانێک کە ڕوو لە شوێنەکانی باڵێن ناوچەکانی دیکە دەکەن بۆ بابەتی زیارەت بە هەرێمی کوردستاندا ڕەت دەبن و بە لە سنووری حاجی عومەران دەپەڕنەوە ئێمە لەو بابەتە لەگەڵ لایانی پەیوەندیدار لە کۆماری ئیسلامی ئێران هەماهەنگیشی باشێ بۆ ئەوی بتوانین چۆن بەیەکەوە ڕێگری لەوە بکەین خەڵکێک لەو نێوەندە بە فرسەتی نەزانێتن ئەو بابەتە بۆ هەرێمی کوردستان بێنێتن و هەموو ئیجراعاتەکانیش پێویست کرا ئەوەی کە جێگای خۆشحال بوو لەم راپۆرتەش لە دەروازەی حاجی عومەران و برادرانی دەستگای ئەمنی لەو ساڵانەی ڕابردوو کۆنتترۆلژی باشی ئەو سنووریان کردووە حدێکی باش کۆنتترۆلەکە تەمانەوە بابەتێکی کێشێکی نێودەوڵەتیە یعنی ئەوە نییە بێنە 100% دەتوانین ڕێ لەو بابەتە بگرین بەڵام تا ڕێژێکی زۆر باش ئەو بابەتە کۆنتترۆل کراوە بەڵام دیسانەوە دەڵێم ناوێت پشتی لێ بکەین و دەبێ بە بەردەوام چاودێری بکرێتن و بەردەوام خەڵکیش تێدا هوشیار بکرێتەوە. بەڵێ دەربارەی هەڵمەتی هۆشیاریەکە ئێمە قۆناغا و فترەی معەنمان نییە کە تێدا ڕاوەستین ئەوە فترەك بەردەوامە هۆشیاری بوون لامو وڵاتانی دنیاش وایە ساڵان مستەمرە یەکەم شت ئێمە دەستمان پێکرد بە هەماهەنگی لەگەڵ وەزارەی ئەوقاف لە ڕەمەزان خاستەن لە شەوی لەیلەتول قەدر لە مزگەوتەکان لە وتاری هەینی هۆشیاری داک و بابانمان کردیە و ئێستا خەریکە لە وەزارەی پەروەردە هەروەها و خوێنی باڵا و لەگەر فەرمانگەی منەظەماتی ناحکومیش دەستمان پێکردی وەرکشۆپ و سەمیناراتان دەکەین ئەوە دوور و درێژە و بەردەوامە. دەربارەی سوالی دووەمت کە سەزایەکان بەڵێ من بە سفەتێکی شەخسی لەگەڵوەمە کە تاکو بڵێ سەزا زۆر قورستر بی حتا ئەگە ئیعدامیش بی بۆ تاجر
بەشایانی بەڕاستی بەشایانیتی چونکە هەر ئەو کەسەیە کە ئێمەی تووشی تیرۆریسپی کردیە ئەو تاجرەیە کە ئەوڕۆ هەموو وڵاتانی جیهان کە معاناتیان هەیە لەو تیرۆریسپیە. مادەی ئەو مادانی تێدا بەکاردێنێت و هەروە هەڵمەتەکانتان هەر لە چوارچێوەی لایەنە فەرمیەکان خۆگرتەوە کە هۆشیاری لە ڕێگەی کۆبوونە لەگەڵوان هۆشیاری بڵاتۆن یاخود بە شێوەیەکی مەیدانیش لە شارەکان شار و شارستەکانی کوردستان هەڵمەتەکانتان دەست پێ دەکات. وە کاکەم بۆ پرسیارەکەشم ئەوەیە ماوەی پێشبینیمان کە ئیزراعیل دەست پێ کرد لەلایەن لیژنەکانی قایم قامێتەوە ئایا ئەو لیژنانە بەردەوام ببن لەبەر بە مەترسیەکان زیاتر بووینە؟ سەبارەت بە سوالی یەکەمت شوێنێکی دیاری کراون نییە، بەڵام ئێمە هەموو هەوڵەکانمان ئێستا چڕ کردیتەوە برایانی ئاسایش و پۆلیس تەبعاً لەو ڕێستۆران و کەفەیانەی کە نێرگلە دەخۆن یعنی مجموعە نێرگلەکی زۆر هەتاکو ئێستا دەستگیر کرایە ئەوە فەحس کرایە کە هەندێکیان ئیشارە بەوەی دەدەن کە مەوادی مخدر ضمنی ئەو معسلەی کە پێی دروست دەکرێت تێکەڵاو کرایە. هەروەها بەنسبەت لە جگارەی ڤایپ ئەویش یعنی بازە دەلائل هەیە کە مەوادی مخدری تێدایە. بەنسبەت لە هەڵمەتی هۆشیاریەکەمان ئێمە فراوانە هەموو شار و شارۆچکەکانمان دەگرتەوە و جێگایەکی محەدەدمان نییە لەوەوە. ئەو بەرنامەیە دیارە و بەرنامەیە ئێمە ئێستا باسمان کرد بەڕێزان. ئەو بەرنامەیە ئێستا ئێمە بەشێکمان لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە لە مەترسی ئەو مادە هۆشبەرەکان بابەتێکمان لە کۆنتڕۆڵکردنی شوێنەکانە کە ئەوانەیە کە شتێوەی لێکرێتن کە ئەو مادانی تێدا بەکاربێتن ئەوانە تەوانۆکو باسم کرد گەستە هەموو لەو کۆبوون هەموو لایەنەکانی پەیوەندیدار تێدا ئامادە نەبوو ئێمە ئەو بەرنامەیە دابنین. ئەو چالاکیانە بۆ کە لە بیدات شۆ ئشارەتم پێدایەوە کوڕاگەیان کار ئەو چالاکیانە هەمە چەشنە دەبێتن و هەرێکە و لە لای خۆیەوە هەر لە مزگەوتەکانەوە تا دەگاتە قوتابخانەکانەوە تا دەگاتە کافێتریاکانەوە تا دەگاتە ڕێستورانتەکانەوە و کوچە و کۆڵانەکانیش ئێمە کار لەسەرەوە بکەین کە میکانیزم باشترین میکانیزم چی بوو ئەوەی ئێمە هاوڵاتیان وشار بکەینەوە لە مەترسی مادە هۆشبەرەکان و ڕێکارەکان چی بین ئەوە لە قۆناغە سەرەتاییەکان ئەوانێک کە توشببووینە بابەتێکێک کە چۆ بتوانین چارەسەریان بکەین و بابەتەکانی ئەوانێک کە بازرگانی بە مادە هۆشبەرەکان دەکرێتن چۆن بتوانێتن توندترینی زراعەتیان بەرامبەر بکرێتن ئەوانە هەمووی بەرنامەیە بۆ ئێمە بتوانین بەرەنگاری ئەو مەترسیە بینەوە. زۆر سوپاسان دەکەین و هیوادارم ئێوەش هاوکار بن لەگەڵمان.